وەرزی بەهارەی پەرلەمان لە ساڵی دووەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە لە ڕۆژی کردنەوەی خولی نوێ دەستەی سەرۆکاتی پەرلەمان بۆ ماوەی 30 ڕۆژ پرۆژە و پێشنیاز وەردەگرێت. دواتر دەستەی سەرۆکاتی پەرلەمان بەڕێکەوتن لەگەڵ فراکسیۆنەکان پرۆژە و پێشنیازەکان دەخاتە بەرنامەی کارەوە. ژمارەیەک پێشنیازی پرۆژە یاسایی فراکسیۆنەکان لە وەرزەکانی پێشکو و پێشکەشکراون لە بەردەم دەستەی سەرۆکاتی پەرلەماندان و لەم وەرزاتەیان دەپەڕێنێت. ئەندامێکی لیژنە یاسایی پەرلەمان باز لە دەستپێکردنەوەی دانیشتەکان و چۆنیەتی پێشکەشنی پرۆژە و پێشنیاز دەکات، باسی خولی بەهارەی پەرلەمانیش دەکات. لە بەیانیەوە دەست پێ دەکەین، خولی گرێدان دەست پێ دەکات بۆ ماوەی مانگێک بەردەوام دەبێت بۆ وەرگرتنی پێشنیاز یاسا و هەروەها پرۆژەی حکوومەت. لە دوای ئەو یەک مانگە ئەوانەی کە پێشکەش کراون بە دەستی سەرۆکاتی دوای پاکتاوکردنیان و ڕاوێژ لەگەڵ لیژنەی یاسایی بڕیار لەسەر ئەوە دەدا کە کامیان بخاتە بەرنامەی کار بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دە پەرلەمانتار دەتوانن پێشنیاز یاسا پێشکەش بکەن و هەروەها حکوومەت دەتوانێت پرۆژە پێشکەش بکە و هەروەها سەرۆکی هەرێم دەتوانێت لە چوارچێوەی تایبەتمەندی کاری خۆی دەتوانێت پرۆژە پێشکەش بکە. ئەنجومەنی دادوەری لە چوارچێوەی تایبەتمەندی کاری خۆیان دەتوانن پرۆژە پێشکەشکەن. دەستەی سەرۆکاتی پەرلەمان و فراکسیۆنەکان ڕێکەوتون ئەم وەرزە بە هەماهەنگی و ڕێکەوتن پێشنیاز و پرۆژەکان پێشکەش بکەن و بۆ تێپەڕانیشیان بە هەماهەنگی بن. لەبارەی پرۆژەکانی حکوومەتیش ئەندامێکی پەرلەمان دەڵێت چاوەڕێدەکان حکوومەت ژمارەیەک پرۆژەمان بۆ بنێرێت و فراکسیۆنەکانیش خۆیان پرۆژەیان دەبێت. ئێمە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بە کۆمەڵێک پرۆژەوە لە مانگی یەکەمی وەرزی یاسادانان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەکەین و زۆر زیاتر ئەو پرۆژانی کە گشتین و بۆ خزمەتکردنی گشتین سەرجەم لایەنەکان لەو بڕوایندان کە پێکەوە هەماهەنگ دەبن بۆ تێپەڕاندنی ئەو پرۆژانە و ئەو پرۆژانەی تریش کە حکوومەت دەینێرێت پێشتر بەرنامەی لەسەر کراوە و ئەو لایەنانە کە بەشدارن لە حکوومەت پێکەوە کاریان لەسەر کردووە کە دێتە پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە ئەو لایەنانەی بەشداری حکوومەت دەکەن کاری لەسەر دەکەن بۆ تێپەڕاندنی ئەو یاسانەی کە گرنگن و پێویستن بۆ ڕۆژانەی خەڵکی کوردستان پێکەوە هەماهەنگ دەبن لە جێبەجێکردنیدا. فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانیش بۆ ئەم وەرزە ژمارەیەک پێشنیاز یاسایان ئامادەکردووە و هەر فراکسیۆنێک لەمەوەی ئەم 30 ڕۆژە پێشنیازەکانی پێشکەش دەکات. پەرلەمانی کوردستان لەم وەرزەوە لە پاڵ پێشنیازی فراکسیۆنەکان گرنگی بە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆ تێپەڕاندنیان بە تایبەت ئەو پرۆژانەی لە بەرژەوەندی گشتیدان. وشمان ساڵح کوردستان 24 هەولێر.